بەنسبەتی ئەخوا ئامادەکاری بەنسبەت بە پرۆسی هەڵبژاردننی ئەو جاری پەرلەمانی کوردستان ئەمە لە سنووری لقی 26 ئەوەی پێویستبی بۆ طبعاً زیاد ماوەی هەفتەیەکە بڕیار لەسەر ئەو مەسەلەی درایە کە ڕۆژەکە تهدید کرا دوکەوتنی بەهۆی کێشەکانی محکمەی اتحادی بۆمە ئاستەنگێکی گەورە بوو بۆ ئەمە ئەو ئامادەکاریانەی کە پێشتر ئەمانکردن ئامادەکاریەکانی پێشوەختە بوون ئەوەی ئێستا ئەیکەین ئامادەکاری جددینە هەرچەندە ئاستەنجی دیکەشانە لەوەیدا زیاتر لە 130,000 کەس لە تەنها لە سنووری پارێزگای هەولێر کێشەی پەنجەمۆر و ناو تۆمارنەکردنی هەبووە ئێستا و خەریکین تەنها لە سنووری ما زیاتر لە 4,600 کەس مشکلیان هەبووە و ئێستاش کە ئەچن دووبارە بایۆمەتریەکەنەوە کێشەی پەنجەمۆریان هەیە ئیش لەسەر ئەوانەکەین کە ئالێتێک بدۆزینەوە ئەوانە مەحروم نەبن لە پرۆسی دەنگدانێ بەنسبەتی ئامادەکاریەکان بەڕاستی ئەو انتخاباتە بۆمە انتخاباتێکی چارەنووس سازە بۆیە ئەمە ئیش بەجددی لەکەین و خۆشببینیشین بەڕاستی کە ئەمە لە جاران باشتر نەتیجە دینین هەرچەندە زەختمان زۆر دەکرێت شەڕێکی گەورە لەسەرەیە و هەوڵێکی زۆر هەیە کە گرە لەسەوەی هەیە کە دەنجی پارتی کەم کەنەوە پارتی وەکو حزبوو یەکەمی حکومڕانی لە کوردستانی نێڵن بەڵام ئەوە دژمنایەتی تەنها پارتی نە دژمنایەتی کیانی هەرێمی کوردستان دژمنایەتی دەستکەوتەکانی کوردستانە ئەمە لەو مەسەلەیدا لەگەڵ میلەتی خۆمان متفقین کە قەنەعەتمان وایە ئیشی باشەکرێ بۆ مەبەستا ئامادەکاریمان کردووە لە سنووری لقی 26 کە کەوێتە سنووری باڵەکایەتی ئومێدمان وایە لەوێ کاندیدی تایبەتی خۆمان هەبی ئەو جارە بە تکایدە کە خەڵکی منتیقی بی و تعبیر لە منتیقی بکە لە ناومە پێگەیشتبی ئەوە چەند سیڤێکمان لە بەدەستا ئومێدەوارین کە لەو هەفتەی دادێ بەجددی ئەو مەسەلەیە کلا بکەینەوە بەنسبەتی کاندیدی بەنسبەتی ئیش و کار و تەنزیمیش بەڕاستی پلانێکی فراوانمان هەیە لە ئیشکردن و ئەمن ئەمانەوێ بە حقیقەت ئەمانەوێ میکانزمی ئیشکردن و شێوازی تعبیەی جەماوەری ئەوجاری بە شێوازێکی کەبی بۆچێ جاران طبعاً زیاتر بە شێوازێکی شەکرا من ئەمەوێ ئێمە لە باڵەکایەتی وەکو کۆنتراتێک دەگەڵ پارتی ببەستین دەگە حزب و سەرکردایەتی و دەگەر پلانی پارتی دیموکراتی کوردستان بەستین دەگە لە بینی پارتی و لە بینی خەڵک پلانەکە بێ کۆنتراتەکە بێ کە ئەمە زۆرینەی دەنجی باڵەکایەتیە بدەینە پارتی لە بەرامبەر ئەوە قچە قازانجەکەین قازانجی ئەوەکەین کە لەمەوت بە ئەمە مافی خۆمان بە شێوەیەکی فراوانتر لە پارتی داوا بکەین بۆ منە جاران ئەمە زیاتر اعتبارمان لەسەر تاریخە کرد لەسەر مێژووە کرد لەسەر باڵەکایەتی وەکو جوگرافیا وەکو خەبات و وەکو قوربانیدان و شەهیدمانە کرد بەوەیدا داوای مافەکانی خۆمان زیاتر دەکرد بۆیە انتخاباتمان هێندە بەلاوەمە ئەمە ئەمانەوێت ئێستا مێژوویەکی دیکە دروستکەینەوە ئێمە بە قووەتی ئەوڕۆ بچین دەنگ بە پارتی بدەین ئەو لە بەرامبەر ئەو مەسەلاش پارتی لە کاتی دەرچوونیدا ئاوڕێکی خێراتر و فراوانتر لە منتیقی باڵەکایەتی بداتەوە بۆ منە ئیش لەسەوەی نەکەین تەنها پرۆژە ساڵان دەگەڵ بودجەی دەربیست و ئێمە کە تا ئێستا باڵەکایەتیش وێڕ ئەو هەم خزمەت گوزاریتیدایە بەو دەرەجەی پێداویستی زۆری ماون ئەمانەوێ کە دەرچوین کە دەنجی شایستەماندا پارتی لە بەرامبەر ئەو مەسەلەیدا بودجەیەکی کامل لە منتیقی باڵەکایەتی وەرگرین هەڵمەتێکی فراوان بکەین لە باڵەکایەتی ئەو هەڵمەتە ئاوەدانکردنەوەیەک لە خۆ بگریت خەت تاریخی باڵەکایەتی ئەو ئاوەدانکردنەوەی لە خۆ نەگرتووە ئەمانەی هەڵی کار زیاتر بۆ گەنجەکان دروستکەینەوە کەرتی تایبەت زیاتر هاندین ئەمانەت بۆ سەرمایە گوزار چاکتر دروستکەین کە لەوێ بێ لەوێ ئیش بکات و ئەو ئاوەدانێ بکەویتەوە لەو شتە تایبەتمەندیانێک کە لە منتیقی باڵەکایەتی توانی ئیشی لەسەر بکەین بتوانین زۆرترین ئاوەدانی بێخنەوەندەری خەڵک چی دیکاوێ بەجێنێری بەرەو شارە گەورەکان ڕۆ بە پێچەوانەوە خەڵکی لەوێ بەرەو باڵەکایەتی بۆ ئیش بگەڕێ ئێمە ئەو پلانەمان هەیە ئێستا لە ڕگای ماشی ئەوە مانی بەڵێن بە خەڵکی باڵەکایەتین نەک بە پارتیەکان بە هەموو حزبەکانی دیکەشەوە وەختی ئەوەی هاتیە ئەو جارەی لە پێناو باڵەکایەتی لە پێناو کوردایەتی و لە پێناو پاراستنی کیانی کوردستانێ دەنجی یەکەمتان بۆ پارتی بیچونکە ئەوەی بۆ باڵەکایەتی کرا پارتی کردی بەڵام ئەوەی ئایندەش بەرەو باڕەکایەتی ئومێدێکی زۆری پێ پارتیە بۆیە ئەگەر هەموو خەڵک لێوێ بە تێک ڕای حزبەکانەوە بە تێک ڕای هاوڵاتیانەوە دەنجی خۆیان بکەنە باڵ دەنجی پارتی و زۆرینەی دەنگ بە پارتی بدەن ئەمن دڵنیانەکەم پرۆژەیەکی گەورە و ئاسۆیەکی گەورە بەرەو باڵەکایەتی لە گۆڕێکە لە تاریخی 30 ساڵی ڕابردوو پێشتریش نەبوو بە پارتیش ئێوێ بەڕاستی ئەو ئاورە لە باڵەکایەتی بداتەوە کە شایستەتی